لە ژیانی مرۆڤەکان ناونیشان و ڕۆڵ دەگۆڕێن بەڵام ڕەوشت و ئاکارە جوانەکان هەر بەردەوام جێژیرن. میوانی ئەو شەومان مامۆستای بواری ئاینی و پسپۆر لە بواری ئاینی و ئەندامی پەرلەمانی پێشووتری ناڵێن پێی ناخۆشە خولی پێشتوتر ئەر پێشووترەکەی دەدە خولی پێنجەمە بەڵام بەر لەوانە و دوای ئەوانە هەر هاوڕێ ماوەتەوە و هاوڕەیەکی دڵسۆز. ئەم شەو خۆشحاڵم بە میوانداریکردنی ئەو کۆمەڵە هاوڕێیە جوانە. بەخێراتی کاک باش. زۆر سپاس. وەزت کۆ حواڵە. سپاسان دەکەین. باش. لە کۆتایی دەست پێ دەکەین. هاوڕێیەتی لای بەڕێز دیانی چی؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. زۆر خۆشحاڵیشم کە لەگەڵ دوو کەسی هەرە ئازیز و خۆشەویستی تەمەنم لە بەرنامەکە لەگەڵ جەنابەت داینە. وەڵام من وا دەبینم هاوڕێیەتی تەنها پەیوەندێکی کۆمەڵایەتی نییە، بەڵکو هاوڕێیەتی ئارامی ڕوح و دەروونە. بۆیە کاتێک کە من خۆم لە ژیانی خۆمدا هاوڕێیەکانی خۆم دەبینم، هاوڕێ بە وەفەکانی خۆم بینیوە، هەمیشە هەستم کردووە کە چایەکی قەیمم لە پشتە. بۆیە هاوڕێیەتی خاڵێکی زۆر زۆر گرنگ و زۆر پیرۆزە و زۆریش گرینگە هەموو لایەکمان پابند بین بە ڕێزگرتن و بە بەردەوامیدان بە هاوڕێیەتی. یعنی بەڕێزت دوای ئەوەی کە بووە ئەندامی خولی پێنجەم و بەڵێ هیچ نەگۆڕای لە ئاس برادر نەخێر برادایەتی وەکو تەمەن لەگەڵ ئینسان هاتووە، ناتوانانی ئینسان دەست بەداری برادایەتی و هاوڕێیەتی ئەو بەڕێزانە ئەو خۆشەویستانە بی کە لە تەمەن لەگەڵیان دابووینە. بۆیە پێشووتر و ئێستا و داهاتوش هەر دەستمان بۆ پەیوەندیە هاوڕێیەتیە گرتووە و لە سەریشی بەردەوام دەبین، چونکە هەست دەکەم ئاسوودەیەکە لەو هاوڕێیەتیەدایە کە لەگەڵ ئەو خۆشەویستانە ڕۆژانە ژیان لەگەڵ یەکتری دەبینە سەر. تۆ کاگالی ئێستا تەلەفۆنت هەڵدەگری؟ تەلەفۆن لۆ دەکەی؟ ئەمە ڕۆژانە شەوانە چەند جارێک پەیوەندیمان هەیە. بەڵێ ئەدی وەختی ئەندام پەرلەمان بوو ئەو کاتی باشترش بوو، بەردەوام قسەمان هەیە. ئێمە یەکلای بووینەوە کە چۆن لەگەڵ خۆش نابێت بژێڕمەوە. ڕۆژێک لەو کاتی کە قەداسەتی پاڤای فاتیکان هات بووە شاری هەولێری پایتەخت، ڕۆژی پێش بێت ئێوارەکەی لە یاریگای نێودەوڵەتی هەولێر میوانداری کرابووم لە کەناڵی کوردستان تیڤ. منیش چوومە ئەوێ لەوێ لایڤەکەمان پێشکەش دەکرد. لەناو قسەکردندا بووم، یەکێک لە هاوڕێیەکانی تەمەنم تەلەفۆنی کرد. بەڵام من پێش ئەوی بسم داخلی ناو بەرنامە بم برادێکی ترم لەگەڵدا بوو، ناوی کاکدانایە دانە جەواد. وتم کاکدانە با تەلەفۆن لە لای تو بیت، ئەگەر هەر پەیوەندێک هات جواب دەوە. وەڵا نەناو کە تەوا بووم کاکدانە بەم نیگۆ گوتی فلانە کەس کە ئەویش برادێکی خۆشەویست و عەزیزە لێرەوە سڵاوڕێزم لەوە هەیە تەلەفۆنی کردیا. گوتی بەس ئەم جوابمدا و گوتم لەناو بەرنمەیە. کە تەوابم تەلەفۆنم لە بۆ کردەوە، گوت وەڵا هەر بەس ویستم تەجروبەت بکەم داخۆ لەناو بەرنامەش تەلەفۆن جوابە دێوە یاننا. گوتی لەوەش سەرکەوتوبی تەلەفۆنەکە تەسمیری یەکە کرد بوو کە لە باتی تو وەڵامی داوە. بۆیە مەسەلەی پەیوەندی تەلەفۆنی ئەوە من وا ئەبینم بچووکترین ئەرکە، بچووکترین ئیلتیزاماتە هاوڕێ لە بەرامبەر هاوڕێ، ئیلا ئەڵڵاهومە ئەگەر ئینسان لە هەندێک مەسائیلی عیبادەت و خواپەرستی دابی لە ناو نوێشکردن دابی کە ناتوانانی یان لە شوێنێک بیت کە بواری ئەمنیەکە دەرفەت نەدات پەیوەندی تەلەفۆنیەکە جواب دێوەگەنا دەبێت لە هەموو کات و ساتێکدا نەک تەنهایی هاوڕێیەکەتی هەموو ئەو کەسانی کە پەیوەندیت پێوە دەکەن پەیوەندیەکان وەڵام بدێەوە. کاگالی ئەو چەپکە گوڵانە چییە؟ بەێ جەنابتان پەیوەندیتان کرد مامۆستا هەواڵی داگوتی بەرنمەیەک هەیە هاوڕێی تەمەن ئیتر هەر وەکو خۆشەویستی و وەکو شتێکی زۆر جوانە کە لەو بەرنمەیە گوڵێکی پێشکەش بکەم هەرچەندە ئیشت و لەگەر تەقەمەنیە شکاری مین و تەقەمەنیەکەین ئەویش ئیشەکی پیرۆزە ئەوی شەکی جوانە. ئێمە لەگەڵ مامۆستا سەردەمانە کە تازە باسی تەلەفۆن بوو کە تەلەفۆن نەبوو 34 ساڵ پێش ئێستا ئێمە ئەنی بە شێوازێکی زۆر سەیر یەکتریمانە دیتەوە. دایم لە بڵێن لەو کاتێک کە ئەچوینە دوای یەکتری لە ماڵ و ئەوانە یەکتریمان کە خواحافزینمان ئەکرد مەوعیدی دووەمماندا ئەناوە سعات ئەوەندە یان شەو یان ئێوارە یان شەو یان دراوسێ پاشتر دراوسێش بووین بەێ. یعنی هیچ کۆتان نەبی بەبێ ئەوەی پێبرێ ئەو بێتە دەرێ کۆدمانە بوو کەواتە گوڵەکەی پێشکەش بکە هەر حەزم لێە لە پێشکانی. سپاس مامۆستا چاوەڕوانی ئەو حالەتە جوانانم لە مامۆستا عەلی دەکرد کە بەخۆ بەگوڵەوە بێت. سپاسی دەکەین مامۆستا بەخشندەی جەنابەت.
پیرۆزە قوربان. دۆسپاس ئەو گوڵەش ئەبێتە یادگاریەک لە یادگاریە جوانەکانی مامۆستا عەلی لە ژیانی من. سوپاس مامۆستا. منش حەزم لێ گوڵی دومیش پێشکەشی گوڵی دوم بۆ جەنابەت هاتووە. گوڵەشم هەر بۆ جەنابتان هێناوە. سپاس دەکەم مەمنونم. ئەوجا هەر ئێستا پێشکەش بکەین. دەست فەرموو. بەزم ماچ ناکەم. پیرۆزە. باشە ڕۆحەکەم کێشەمانی فەرموو. سپاس دەکەم. پیرۆزە. کاک بەدەر زۆر خۆشە برا و هاوڕێ وەنیا زۆر بەڵام جیاوازی تەمەن لێرە نابتە ئاستان واللهی وەکو ئەوە من لەگەر مامۆستای ڕاستە ئەو برامە بەس بەردەوام وەکو هاوڕێ بووینە پێشتریش لاوی کارم کردووە لەو فترێکە کارم کردووە مەسەن چۆن بڵێ وەکو هاوڕێ مەسەن زۆر جار ئەوە هەبووە لە نێوانمان وەکو هاوڕێ مامەڵی کردێ بە بەردەوامی بە دوواداچوونی کردووە مەسەن ئەو پەیوەندی من و مامۆستا لە قالبێک بووە مەسەن لە قالبی برادراتی ناوی قالبی برایەتی ناوی نەهاتووە مەسەن زۆر کەس هەروەی زانیوە ئەمە برادەرین پێکەوە بەردەوام پێکەوە بینە لە کارکردنماندا زۆر جاریش ئەو پەیوەندی ئەوەی کێشاوە مەسەن لۆ زۆر بواری تر مەسەن بتوانین کەسی سێم هاتوتە ناو ئەو پەیوەندیە مەسەن بە واستەی مەسەن ئەو هاوڕێتی پتەوی لەگەڵ مامۆستای هەیە مەسەن کەسی سێم و ڕەفیقی سێم هاتوتە ناو ئەو برادەرایەتیەمان باش وڵا کاکەمەڕان بۆ پێی کاکە بەدر برا بچووکمانە لە ماڵێ برا بچووک بڕک بە ناز و گۆزە نەوەڵڵا هەمیشە بەدر سەنجین و کەسایەتێکی جوانی هەبووە لە لای من زۆر خۆشەویست بووە لەو ماوەی کە من وەکو بەڕێوەبەری ئەوقافی سۆران کارم کردووە پاڵپشت و پشتوانێکی زۆر بەهێزی من بووە بۆیە لە ناو خودی خانەوادەی منیش لە ناو عایلەی منیش ڕێز و تایبەتمەندێکی زۆری هەیە بڕواکە ئێستا لە ماڵێ منیش وەکو منداڵەکانم فێر بوومە ئەگەر ئیشێکم هەبی تەلەفۆنی بۆ دەکەم دەرێ مامە بەدۆ منداڵەکانم ناڵێن مامە بەدرە دەڵێن مامە بەدۆ هەلێک لەم هەر مامە بەدۆیە ئەو خۆشەویستی هەرماوە بۆیش بەڕاستی ئەوڕۆ حەزمان لێ بوو لەو بەرنامەی لەگەڵماندا بیت لۆ ئەوەی جارێکی تر دووپاتی هاوڕێیاتی خۆمان بکەین و لە بەرنامەی برا لەلایەک بەڵام هاوڕێینەوە بە هاوڕێش دەمینینەوە جوان ئەوە دیاردەچی جوانە کە مەسەلەن ئینسان برایەکەی هاوڕێی تەمەنی ڕاستی شتێکی جوان ئەگەر دەرفەت بدەیت احتمالی هەیە زۆر کەس تێبینی ئەوەش بکە برێ بۆ لە هەمووان مەسەلەن مامۆستا عەلی و کاکە بەدەر مامۆستا عەلی بە حوکمەوەی لە سەروی 30 ساڵ ئێمە برادەری زۆر نێزیکی یەکترینە کۆمەڵێک خستڵەتی گرنگ هەبوو ئێمە یەکتری نێزی کردینەوە خەڵکی یەک گوندین لە ماڵەوە تۆزە نێزیکین و لە ڕووی تەمەنیشەوە من و مامۆستا عەلی هاو تەمەن بووینە بەڕاستی هەموو خەسڵەتە جوانەکانی مامۆستا عەلی شوای کردووە ڕۆژ بە ڕۆژ مامۆستا عەلی لە ناودڵی من خۆشەویستتر ببێت کاکە بەدریش بە هەمان شێوە ئەوەمانەی ئەوە نییە برادەر و هاوڕێی ترمان نیە برادەر و هاوڕێی تری زۆر عەزیز و خۆشەویستتریشمانەیە بەڵام شێوازی بەرنامەکە هەر بەوە ئیکتیفا دەکرێتکە ئەو دوو بەڕێزانە بێن لەگەڵماندا بەشدار بن و لێرەشەوە دەمەوێت ڕێز و خۆشەویستیم لە بۆ هەموو هاوڕێیانی تەمەنم هەموو ئەوانەی کە دوێنێ و ئەمڕۆ لە سپێش هاوڕێم دەبن لە بۆیان دەرببڕم و دڵنیاشیان دەکەمەوە کە لەسەر ئەو شێوازە جوانەی هاوڕێیەتی بەردەوام دەبین دەست خۆش بێت سەشی زۆر جوانە کاکەلی هەندێک یادەوەری خۆشم لۆ بژێرەوە ئەوە 30 ساڵە لەگەر مامۆستاوەیسی بۆ تەماشا دەکا پێ دەکەن هیچ خۆشمان هەیە بیرەوەری خۆشمان هەیە ناخۆشمان هەیە ناخۆشەکە با بۆم بیت خۆشەکە کاگالی بالۆ تو بیت یەک لە ناخۆشەکانی بۆژێرمەوەی ماوەستای هاوین هاوین بوو دەچوینە بڵێن ناوە لەبەر ئەو گەرمای هاوین خۆمان فێنکە کردووە لە ئەو کاتوا بوو بەلا چوینە باڵەکایەتی هەر ڕووبارەی جوان و ئەوەی هەیە لە نزیک ڕێژ دوورێ ئێمە لاماندا دوو سیارە بووین ئەوجا ماوەستا مەلەوانی نازانێت هیچ ئەنی هەر ئێستاش بەداخەوە فێر نەبوویمە ترسەکی زۆری هەبوو لە ئەو کاتیش بەسەمە ئەو برادرانەی تر کە مەلەوانیمانە کرد ماوەستاش هەر لە خۆشی ئێمە خۆی تەنها کرد بەس فانیلە و شۆرتەکی لەبەرە کرد و دەهات لە بەشداری دەکا لە ساسەوە هەر دەهات لە لێوار ئاوەکەی لە من سێبەرێک بەخۆی دائانیشتن سوتفە ئەو ڕۆژێک کە بەیەکەوە چوین ئەوجا برادێکمان لەگەڵدا بوو بە ڕەحمەتی ئێستا نەمایە ئەو نەیزانی کە ماوەستا مەلەوان نییە ماوەستا لەسەر بەردەکی بڵند دانیشتە بوو تەماشا ئێمەیە کرد ئەمەش کۆمەڵە برادێک ناو ئەو مەلەوانیمانە کرد لە پشتەوە پاڵەکی بە ماوەستایەوە ناکەتە ناوایێ جەماعەتی تر ئەوەی لەگەڵندا بوون لەناو ڕووباری مەلەوانیانە کرد هەمویان چوبوونە خوارێتر دوور بوون لە من ئەمن بەتەنێ لە بن بەردەکەی بووم کە ماوەستا کەتە ناوایێ وڵا هەر ئەوە دیتم ماوەستەکەت هاواری کرد گوتی مام عەلی جا ئێستاش هەر پێمەڵێت مام عەلی وانە ئیدی هەر دەنگم گوێ لێ بوو مام عەلی و کەتە ناو زانیم مەلەوانیە خۆم هاویشتێ وەڵا جا چوم
مش مەلەوانیم باشە بەس تااقەت توانایەکەی ویم نەبووە و کاتیش مامۆستا بڕێک قەڵەوتر بوو ماشەڵا بڕێکی سووکە بەس وەزنی قورس قەڵەوتر بوو وەڵا لە بن گۆمی لە بن گۆمی مامۆستام دیتەوە وەڵا سنگ و سنگ گرتم بڵندم کردەوە جاری یەکەم کە بڵندم کردەوە هاتینە دەرێ لەناو ئاوێ جاری دوم خۆی هاویشتە سەرملم ئەو هامنی گرت حولە ڕوحە حولی ڕوحە وەڵا زیاد دیسان ئەمە چوینەوە بن گۆمێ زۆر نەما ئەو جاری ئەو بخێت ئەو جاری دوم زۆر فشارم زۆر بۆ هاتن زۆر ئەوە بووم وەڵا ئەو جارە گوتم یا ئەڵڵا گرتم جارەشتر بڵندم کردووە شوێنەکەش قۆر بوو گۆم بوو وەڵا جا هەر ئەوەندە دەرم هێنا ئەو جا پاڵێکم پێوە نابڕێکم لە خۆم دوور کردەوە چکە دەبی دووری بکەوە ئەگەر کەسەکە مەلەوان نەبیت ئەو جا برادران باش بوو گەیشتن یەک لەو لای یەک لەو لای دەستیان گرتووە میشلاقەکان ماوەستامان پەڕاندەوە یعنی لە مەرگ ڕزگارت کرد هەموو جارێ بە مامۆستا ئەجا ئەو کات هەر پێمانە گوت مام عەلی بەس ئێستا هەر مام عەلی و هەر مامۆستا عەلیشا پێی دەڵێم زۆر جار پێم گوتم پاشی خوای ئەو ژیانێکی هەما لە سایی جەنابەت بوو ئەگەر ئەو لەوێ نەبە احتمالە بخن کابم بەڵام مامۆستا عەلی بەڕاستی ئەو کات نەشێوە دەورێکی زۆر باشی هەبوو توانی لەو حالەتە ناخۆشە ڕزگار ئەو کەتن چییە کەتن کەرەچی کردەوە گەدەرمان ئازا کرد تۆزێک ئەو کات هەڕەشەمان لێ کرد بەڵام دوای گەدەرمان ئازا کرد ئێستاش نەزانی وفاتی کردی خوای گەورە لێی خۆش بێ ئینشاءالله زانی بە زۆری لە ئەومان دەرینە بەس ئەویش هەر لە خۆشەویستی پاڕەکەی نانی ئەوە نەبوون بەس نەیدەزانی کە من مەلە نازانم خراپ کاک بەدەر بینە سەر بەڕێزت هەندێک یادەوەری خۆشم لەو جێڕەوە لەگەر واللهی لەگەر مامۆستا یادەوەری زۆر خۆشمان هەیە مەسەن لەو فترێکە لەگەری دابیمە یەک لەو یادەوەریانە مەسەن ڕۆژێکان هاتین لەو هەولێر ئیشی وەزارەت ئەومان هەبوو کە ئیشما مامۆستا و زە و تااقەتەشی یەکجار زۆری هەیە مەسەن باشە زاکرەکەشی ئێستاش هەر بەس ئەوەی جارانە کە هاتین وەزارەت یەک دوو ئیشما کرد و ئیشەکەمان کرد ئیشی میری ئیشی دایرەمان هەبوو لەوێ یەک دوو پرسە شەب و پرسەکەشمان کرد و نەخۆشیشمان هەبوو چینە نەخۆشخانە کە گەڕاینەوە ئەمە زۆر هیلاک بووم لە ڕێگا لە سۆران تەلەفۆنیان بۆ کردین کە گاتین لە ناو سۆران تەلەفۆنیان بۆ کردین نازانم یەک کەسێک مردبوو تەلەفۆنیان بۆ مامۆستا کرد گوتیان لەسەر قەبرانین ئەو کابرا ئەنێژین گوتی با بچینەوەی وەڵام گوتم دا ئەبەزم گوتی لۆ گوتم وڵی تااقەتم نەمایە لەو هەندەی ئەمن ئەوە بیمە قەپات گوتی کاکە دامە بەزات و تازە گەنجی و ناتوانانی ئەوە بکەی گوتم وڵی ئەمن دا ئەبەزم لەوێ ئەمن دابەزیم ڕاستی ئەوم قەت بیر ناچێت پاشوی سوبیتە جێش نازانم پاشی ئەو بەس ئەو کات چۆ سەر قەبران ئەمن زۆر بە هیلاکی گەڕامە ماڵی ئەو کات زۆر زۆر ئەوە لەبەر هەندێش ئەو کاتی پێم خۆش نەبوو بڕات چکێشتە ژیانی هەفسەرگیری زۆر هیناوەماڵەوە هەر لەگەڵ ئێمە بی باشترە قەبران خۆ بەس ئەوە کاک کامڕە یادەوەری خۆشتری شێ لەگەڵی چوونە شارە حیاتەکە شاری سلێمانی مەراسیمی مارەبڕینمان بۆ ئەنجامدایە خۆ یادگارێکی زۆر خۆشی ژیانی خۆیتی بەس یەکێک لە یادگاریارە خۆشەکە لە ڕۆژێکی گەرم بەڵام یادوەرێکی خۆش فێنک بۆی فێنک بوو مامۆستا بەڕێز دەستەوانە هەمووی بمبەڕیان هینا ئەستەبەڕێ ئەتو قسەی بکە والله بەرحاڵ ینی یادەوەری خۆش و ناخۆشەکانمان چەند الحەمدوللا زۆر کەم بووە بەڵام بەشێکی زۆری هەر یادەوەری خۆشیەکانمان لەگەر ئەو بەڕێزانە بۆ بەتایبەت لەگەڵ مامۆستا عەلی تەنانەت ئێمە سەفەرەکانیشمان بۆ دەرەوەی وڵاتیش هەر بەیەکەوە بووینە ئەجا هەموو جارێ کە دێینەوە برادران لە ئێمە ئەپرسن سەفەرەکەتان خۆش بوو ئەمش دەرێم ئەرێ وەڵا زۆر خۆشەوە حیساب کە چینە عومرەی چووکە لەگەڵ مامۆستا عەلی سەفەرمان کردیە ئەوەش یعنی یەکێکە لە یادەوەریەکان ماشەڵڵا لەگەڵ مامۆستا عەلی هەمیشە بە کۆمەڵێک ئیلتیزاماتەوە بە کۆمەڵێک خەستەتی جوانەوە سەفەرەکانیش ئەنجام دەین تەمەتان چەند بوو کە بوونە برادێک لە بیرتانە مەسەن یەکەم زاری یەکەم بەرکەوتن وەڵی دوای ڕاپەڕین بوو مامۆستا عەلی وان لە ژیانی ئاوارەیی بوون لە ئێران کە گەڕانەوە لە دوای ئەوە ینی دەوری ساڵی نوهەتەکان بوو کە ئێمە بووین بە هاوڕێ هاوڕێ ئەمە لە ئیران بووین دوای ئەوەی کە بڵین ڕاپەڕین کراوە لەکوێ بوون لە ئاراک لە قەزوین لەکوێ ئێمە لە سەرەتایەکەی لە ئەسفەهان بوون دوایەکە لە نەغەدەی بوو 11 ساڵ لە نەغەدە بووین 7 ساڵش لەوە 8 ساڵ بە هەمووی لە ئیران بووین ینی هەر لە کاتێەوە خۆشم لەوێ لە دایکوڕی تێگۆشەرێکی سەرڕاستی کوردایەتی و ڕێبازی پیرۆزی بارزانانی کوڕی مامۆستا عەبدوڕەحمان مەلا ڕەسوولە کە ئێستا لە دەستگای باڵای ئەیلول و گوڵان کار دەکات بەهۆی ئەو خەبات و تێگۆشانی باوکی زیاتر ئەوانە لە ژیانی ئاوارەیی بوون بەڵام دوای ڕاپەڕین بەیەکجارێکی گەڕاینەوە خاچی کوردستان مامۆستا هیچ لێک تۆڕە نەبووین مەسەلەن زارێک وەڵڵاهی لە یادم نییە و تووڕە بوون هیچ کاتێک تووڕە بوو نەچوانە بوو کە لێک بترازێن
بەڵام ڕەنگە ینی شتێک وای کردی بێتن کە مناقشەیەکمان کرد دید بۆ چوونی جیاوازمان هەبووە بەڵام قەت بڕوا ناکەم لێکتر عاجز بووین دڵنیاشم ئەگەر منیش عاجز بم دڵی مامۆستا عەلی زۆر گەورەیە ینی زوو ئاش دەبیتەوە کاتێک کە خۆی هەڵبژارد بۆ پەرلەمان دەنگت پێدا کۆڵان بە کۆڵان ماڵ بە ماڵ لە باتیوی لە دەرکەمدا مامۆستا عەلی لە زەنابەت باشتر بوو ئەتوو دەنگت پێ نەدا بەڵام مامۆستا عەلی یارمەتیدا لە هەڵمەتەکەی ڕۆڵەکی سەرەکی و گرنگی بینی وازبی سەرشانمان بە وەکو خزم و وەکو برایەکی نزیک و برادێکی تەمەەن پێویست بوو بەپێی تەسەوراتت بوو کە بۆ ئەندام پەرلەمان ینی بەپێی ئەو پێشبینیانت بوو کە زیاترمان بۆ دانابوو بەڵام باش بوو ینی مەبەستی و زیاتر لە دەنگدانەکەی بەڵام شێوازەکەوا بوو نەک دەنگەکان کە بوو ئەندام پەرلەمان تەوەخۆی خۆمان چۆن بوو زیاتر بووە زۆر باش بوو کاک بەدر بەڕێزت لەگەر مام عەلی چ یادەوەریەکت والله مام عەلی بە حکمی ئەوەی مامۆستا باسی کرد جیرانمان بوو بەردەوام ئەم بینی دەهاتە لای مامۆستا چۆن بڵێ منیش ئەم بینیت لە برادەرەکانی مامۆستا وەکو ڕەفیقی شوا بوون لەگەڵ خۆم ڕاستە ئێمە گسکە بووین بەس ئەو برادرانێک کە هەیتن برادێکی تریشیان هەیە هەر زۆر لەگەڵ ئەوانە دۆستا کە عەبدولواحید حەزم لە کرد کاک عەبدولواحید مەلەکیش لەگەڵمان بەشداری بەڵام بەداخەوە لە سەفەر بوو نەیتوانی لەگەڵمان بەشداری بەڕاستی ئەویش هاوڕێی سەرڕاستی ئێمە بووە لە تەمەن برادێکی ڕاست بووە کە لێرەوە ئەو پەڕی ڕێز و خۆشەویستی لە بۆ دەردەبڕین ئێمە هەرسێکمان من و مامۆستا عەلی و کاک عەبدولواحید لە تەمەنێکی زۆر لە وڵی کاک عەبدولواحید ئێمە لە قۆناغی سەرەتاییش بەیەکەوە بینە برادری ڕاست و دروست بینە لەگەڵ یەکتری ئێستاش هەر وەکو ئەو ڕۆژەیە کە یەکەم جارمان ناسیوە بەردەوامیمان بەو هاوڕێیەتی داوە لە چ قۆناغەکی لەگەڵ یەکبوون مامۆستا لە کاک عەبدولواحید لەگەڵ مامۆستا عەلی ناوڵە لە خوێندن لەگەڵ مامۆستا عەلیدا نەبووین بەڵام کە کەوتینە هەولێر من قوتابی بووم ئەوانش قوتابی بوون لێرەش هەر بەیەکەوە بووین لە یەک بەشی ناو خۆ بوون نەوەڵڵا بەشی ناو خۆنە بەڵام بەبەردەوامی بەیەکەوە بووین یەکتریمان ئەبینی و هاتوو یەکتریمان دەکرد و ئێمە کەمتر لە بەشی ناو خۆی بووین کاک عەلی لە مەسەڵەن لە بواری کۆمەڵایەتیش مامۆستا دەوری وشتی باشە بوو نیە بەڵێ مامۆستا بە حکمی ئەوەی بنەماڵەکەیان بنەماڵەیەکی کۆمەڵایەتی و دیاری ناوچەکەنە هەموو کوردستان بەڕێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە عیلاقاتی زۆر فراوان بۆ مامۆستا خەڵکی زۆرە ناسیوە بە بەردەوام لە پرسە کۆمەڵایەتەکان لە تەعزیەکان لە خۆشی و ناخۆشی خەڵک بەشدار بووە ئێمە هەردووکمان بەیەکەوە بە بەردەوامی لە زۆربەی پرسەکان لە زۆربەی بابەتە کۆمەڵایەتەکان بەیەکەوە بووینە ئەگەر بچمە شوێنێک مامۆستا عەلیم لەگەدانە بیان جار بەجار کاک عەبدولواحیدش مەگەدانە بدەری بۆ لەگەرتاندان پرسەرەمان لێ کراوە بەس ئەو خۆی نادزیتەوەی کاک بەدری بلێت تااقەتە بنەوەتەوە نا مامۆستا عەلی ماشەڵڵا تااقەتێکی باشی هەیە لەگە سەرقاڵی خۆشی بەڵام زانی واقعی کۆمەلگایمە پێویست بەو ئەکا کە ئینسان لە پرسە کۆمەڵایەتیەکان لە ناخۆشی خەڵک لە خۆشی خەڵکیش بەشداری بکات ینی ئەبیتە دڵخۆشێک لە بۆ خاوەنی کە کێشەکەی هەیە نەخۆشەکەی یان پرسەکەی هەیە بۆیە دەبیت هەندێک لەگەڵ ئەو دابوونەریتە کۆمەڵایەتیانی خۆمان بەردەوامی پێ بدەین بۆ ئەوەی لە خۆشی و ناخۆشی خەڵک بەشداری ئەوجە باسی هەندێک یادەوەری ئەو خۆشی ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە لێ بکەم وەڵڵاهی یادەوەری هەیە کاکێ کامەڕان بەو دەزانین دنیا بەبێ کێشە و گرفت و مشکلە نابێت ینی ئەوە بیتە بەرنامەی ژیان ڕووداوی جۆرا و جۆرم هەیە بەڵام هەر بەس بەسەرهاتێک بۆ جەنابەت باز دەکەم بەسەرهاتێکی خۆش بوو جارێک کۆمەڵێک لە برادرانی خۆمان لە دام و دەستگا حیزبی و کۆمەڵایەتیەکان و ئەمنیەکانی سووران تەلەفۆنیان کرد کێشەیەکە بوو لە شوێنێک وتیان دەی بچین چارەسەری بکەین بەڕاستی چوین کێشەیەکی ناخۆش بوو بەداخەوان کێشەیەکی کۆمەڵایەتی ناخۆش بوو بەڕاستی زۆر هەوڵماندا سەرنجام تەنها مام حاجێکی بەتەمەن لەوێ بوو ڕازی نەدەبوو زۆر عینادی کرد مام حاجی هەر دەیگوت نابیت و قبول ناکەین و دەیگوت دەبی بکوژرێن دەیگوت ئەوە شەرعە ئەمش گوت مام حاجی ئەوە شەرع نییە مام حاجی منی نەدەناسیم بەتەمەنیش بوو گوتی ئەوە شەرعە گوت مام حاجی شەرع نییە گوتی ئەجات و کو دەزانی خۆت و مەلانی گوتیە من وت مام حاجی چێ دەریدا خۆ من مەلانیمە بۆ پێکەنین ئەجا ئەو کات خەڵکەکە پێیان گوتیان مام حاجی ئەو فلانە و کوڕی فلانە وایە کە مام حاجی گەیشتە قناعەت من چێمە مام حاجی ڕاست ئەو وەختی سوپاس بخوا نەرمین وان بە شێوازێکی تری بەبێ کێشە و گرفت کێشەکەمان چارەسەر کرد بەڕاستی ئەوە ینی دیمەنێکی دڵخۆشکەر بوو کە بەداخەوە زۆر جاران بەهۆی ناحاڵیبوونی خەڵکیمان لە دین و لە ئاین و ئەوانە
زۆر جاران لۆ پەردە پۆشکردنی هەڵەکەی خۆیان دەست بۆ دین دەبن بەڵام دەبێت ئینسان لەو حاڵەتانە وەڵامی خۆی هەبی قسەی خۆی هەبی ڕوونکردنەوە بدات کە ئەوە پەیوەندی بە ئاینەوە نییە بۆیە کەمام حاجی تێگەیشت کە ئەوە هیچ پەیوەندی بەدین وە نیە هەوڵیدا کە کێشەکە چارەسەر بیت و بەبێ ئەوە هیچ خوێن ڕێژنێکی ڕوو بدات دەست خۆش مامۆستا کاغالی بەڕێزت ئەوە جارەکەت قورتار کردیە شتەشی دیم لۆ بژێرەوە قورتارت نەکردبی دانا مامۆستا عەلی هەمیشە ئومێدی خێرە دەبێت قورتارمان لەگەڵ مامۆستادا بووینە بەردەوام ئەوجا سەفەرەکانمان زۆر پێکەوە بوو لە سەفەر لەگەڵ یەک زۆر مرتاح بووینە چونکە زۆر بیر و بۆچوونەوانەمان لێک نزیک بووە ئەوجا ڕەنگە لە سەفەر ئەوە بوو بیتن کێشەمان هەبوو بیتن لەسەر مانەوە لەسەر بڵێن چوونە شوێن مامۆستا هەندێک زوومان دێ بیتن ئەوجا جارێک لە تاران بووین بە پێ دەڕواماندی دەبی یان لە کاتی ڕۆیشتن بە پێ مامۆستا ماندی بوو ئەمەش هەندێک جوڵەمان زیاتر بوو لە تاران بووین دوو برادەری تریشمان لەگەڵدا بوو ئیتر دوای ئەوەی کە گەڕانێکی باشمان کرد مامۆستا گوتی چکە مامۆستا فارسی نازانی ئەوەی فارسی دەزانی بەس ئەم بووم لەگەڵیان مامۆستا گوتی کاکە ئەمن ماندی بوویمە دەچمەوە مەش گوتمان کاکە تازە عەسرە بازار خۆشە دەبێ ئەمە بچین هەندێک شوێنمان نەدی تێ ببینین گوتی کاکە ئەمن هەر دەچمەوە ئەنگۆ لێرە بن ناوی کاکە ئەمە گوتمان نابێت تو خۆ نە هوتێل پێ ئەزانی و نە زمان ئەزانی وەڵا لەوێ تەشەنوجاتێک دروست بوو لەگەڵ مامۆستای گوتی ئیلا یان نایەمەوە لەگەڵم گۆشت نایەمە هوتێل یان بەتەنێ ئەچمەوە وەڵحاصل سایق تەکسیەکمان بان کرد لەگەڵ سایقەکەی قسەم کرد کاکە ئەوە دەچیتەوە فلانە شوێنەی ئەوانە و بیتاقەکەم دایە بیتاقەی هوتێلی مامۆستای دەگەینێەوە جێ ئەوە بوو لەوێ ینی لەو کاتێ بڕێک خەت و دەلێ باش ڕۆشتین چەند ساعت ڕۆشتی مامۆستا و باشەی وەڵامە بیانیان دەردەچوین تاکو ساعت دەبوو ساعت 5 ئێوارە بوو مامۆستا گوتی دەگەڕێمەوە زۆر ڕۆشتی کاک بەدەر بەڕێزت هەندێک ئەوەی باسی کۆمەڵایەت توشتووە مەسەن ڕوودا و شتوات لە وڵی کاکەمەڕە بوو پێی ئایلەیمە خێزانیمە پێگەچی کۆمەڵایەتی هەیە ناسراوین لەو دەڤەرە ئەو گەنجانەی ئەو هاوڕیانی لە تەمەنی خۆم بوو مەسلەی بابەتی زەواج و خوازبینی ئەوانە زۆر جار ها پەیوەندیان بەمنەوە کرد کۆنتاکۆبی مامۆستا وەسلی سێم بیت یەک لەوانە کە بیرم دێت ڕۆژێکیان تەلەفۆنێکم بۆ هات تەلەفۆنم بۆ هات نەمەناسی ژمارەکە کەسێک تەلەفۆنی کرد خۆی ناسان دیار بوو ئەو کەسە لە سۆران لە گوندێک مامۆستا بوو گوت وڵی ئەمن لە سۆران چۆن بڵێ دڵم چۆتە سەر ئافرەتێک گوتی هەر لەگەر خۆمدایە و چەندی مەحاولەم کردیە هیچ نەگونجایە ئەو کوڕە لە دەرەوەی ناوچەکانی ئەوەی بوو مەسەن لە ناوچە دوورە دەستەکانی سۆران بوو گوتی چەندی مەحاولەم کردیە ئیشەکەم ناکرێت و گوتی مامۆستا پرسیارم کردەوە مامۆستا دەتوانیت ئەو ئیشەی بکە وەڵامیش تەلەفۆنم بۆ مامۆستای کرد پێم گوتی دەبی مامۆستا ئستعدادەکەی خۆی دەربڕی بەس گوتی دەی بزانین ئەو کوڕە چییە دەبی بە دووا داچوونەچی لۆ بکەن وڵای دی کەتمە تەلەفۆن و تەلەفۆنکاری حەزی لەو حەزی لەو شانەیە کارمەندی گۆشتی تێدایە هەر کارمەندی خۆشتانی تێدایە مامۆستا چتە خوازبینی ئیشەکەی تەواو کردیا وڵای زە تەلەفۆنم بۆ کردەوە بۆ مامۆستا گوتم کوڕەکی باشە و چۆن بڵێ متمانەکی هەبوو ئەو کوڕە دوای زەواجەکە بوو الحەمدولله ئێستا سێ چوار مناڵیان هەیە ئەو کوڕە زۆر ئێستاش خۆشتە نالێ خوا سەبەبکاری بگری ئەگەر ئێستاش پەیوەندیمان مایە جار تەلەفۆنەکە بۆ ئومێدی کردومانە دوعای خێرمان لە بۆ بکەن زانی دەستگرتنی خەڵکی یان چارەسەرکردنی کێشەی خەڵکی منوە ئەبینم ئەوەش ئەرکێکی ئاینی مرۆڤایەتیە زۆر گرینگە لەو بوارە ئێمە دەستی یەکتر بگرین بە تایبەت لە مەسلەی پێکینانی ژانی هاوسەرگیری و ئەوانە کە خاڵێکی زۆر گرینگە زانی باوک حەقیتی لە بەمردانی یان بەشودانی کچەکەی خۆی تۆزێک لێکۆڵینەوە بکات یان تۆزێک دوا بخات بەڵام ئەرچی ئێمە ببین بە حەلقە وەسڵ و بە کەسی سێم و هەوڵ بدەین ئەو لێک تێگەیشتن پردی پەیوەندی بین سوپاس بۆخوا تا ئاستێکی زۆر ینی توانیمانە لەو بوارە سەرکەوتوو بین و ئەوەی ینی زۆر جار بیریشم لێ کردیتەوە زۆربەی هەرە زۆری ئەو پرۆسانەی کە تێدا بەشدار بووینە کەمترین کێشە و گرفتیان ئێستاشی تێدایە کاغالی هاوڕێتی لای تو چ دەگەینی بە چەند وشەیەک بەرێ ئەوە نییە ینی ئێستا برا خوشێک ینی لە ئەنجامی بڵێن زەواجی داک و با بۆ ئەوانە برا خوشکت بۆ دروست هەبی ئیرادەی خۆی گەورەیە بەڵام برادەر ینی ئەتوو بە خۆت هەڵیە بژێری کەسێک کە لەگەڵ ویستی تو لەگەڵ تو بگونجێتن و خۆشەویستیت بۆی هەبێتن برادر لای من ینی زیاتر ڕۆحیە و خۆشەویستیە و
پشت پێبەستن و پشت و پەنایە. دەست خۆش دەست خۆش من سوپاسان دەکەم حەزمان دەکرد ماوەکە زیاتر بی من دەمەوێت بەرنامەی کۆتایی دەدەم دەستخۆشیێکی زۆر لە جەنابەت بکەم بەڕاستی ئێستا لەو بارودۆخی ئەمە تێداینە هاوڕێی تەمەن زۆر کەم بووە یان هاوڕێیەتی ئەو بەها و ئەو نرخە گرنگی کە پێشووتر هەبوو ئێستا نەماوە تو جارێکی تر کەسەکانیان خەڵک ئاشناکەی بە هاوڕێیەتی پاک و بە دۆستایەتی پاک هیوادارم بەردەوامی بۆ بەرنامە بدەی و بۆ ئەوەی زیاتر ئەو نەوەی کە ئێستا پێدەگات و ئەو نەوەی کە لە ڕێگایە بەردەوامی بەو دابوونەریتە جوانانە بدات و پابندبی بە پاراستنی هاوڕایەتی. دەست خۆش مامۆستا بەو وتە جوانانەی مامۆستا دێنە کۆتایی بەرنامەکە تەندروست بن.